بوومەلەرزەیەک بەریتانیایی هەژاند. بڕیاری جیابوونەوەی بەریتانیەکان هاوڵاتیان و سیاسیەکانی تووشی شۆک کرد و درزی خستەیشێتی وڵاتەکە و ڕیزەکانی هەردوو پارتی باڵا دەستەوە. درزێک کە گێژایەکی دروست کرد و ڕەنگیشە ببێتە دیوارێکی هەمیشەیی. لە ڕۆژی ئاشکراکردنی ئەنجامی ڕفراندۆمدا دۆناڵد ترەمپی کاندیدی کۆماری سەرۆکاتی ئەمریکا بە سەردانێکی بازرگانی لە سکۆتلەندا بوو. ئەو پیرۆزبایی لە خەڵکی وڵاتەکە کرد کە بڕیاری جیابوونەوەیان داوە بەبێ ئەوەی بزانێت سکۆتلەندا دژی جیابوونەوەیە و ئێستا داوای مانەوە دەکات لە یەکێتی ئەوروپادا. Like London and Northern Ireland, voted overwhelmingly to remain. وەزیرەکەمی سکۆتلەندا دەڵێت جیابوونەوەی بەریتانیا لە پەرلەمانی سکۆتلەندا ڕەت دەکەینەوە لەبەرەوەی ئەم بڕیارە دژی ئیرادەی گەلی سکۆتلەندیە. ئەو داوای ئەنجامدانی ڕفراندۆمێکی دیکە دەکات بۆ سەربەخۆیی سکۆتلەندا و دەڵێ ڤیتۆی بڕیاری جیابوونەوەی بەریتانیا دەکەم. لەندەنیش دەنگی داوە بەمانەوە. لەندەن کە بزیۆنەری ئابووری و سیاسی و کەلتوری هەموو بەریتانیایە. تەنانەت لە ئێستادا کامپینێک دروست کراوە بۆ جیاکردنەوەی لەندەن لە بەریتانیا. بەریتانیای بچووک هەندێک دەڵێن بەڵێ سزبوونی ئابووری وڵاتەکە و چەندین ساڵ لە ناسەقامگیری هەمووان دەڵێن بێگومان. لایەکی ترەوە قسە و باس و ئاماژەکان لەسەر دابەشبوونی حکوومەت و پارتی پارێزگارانیش قوڵترە. ناونیشانی ئەمەیان شەڕی پۆست و دەسەڵات. هەندێک دەڵێن بۆریس جۆنسنی عومدەی پێشووی لەندەن پێشبینی برنەوەی نەدەکرد. ئەو بەنیازی بەکارهێنانی ئەنجامی ئەم ڕفراندۆمە بوو بۆ دەستپێکردنەوەی دانوستانی نوێ لەگەڵ یەکێتی ئەوروپادا پاژەوەی خۆی دەبێتە سەرۆکوەزیران. بەڵام دەیڤید کامێرۆن پێش بۆریس کەوت. ئەو بڕیاری واسێنانی دا بەڵام تەنها دوای 3 مانگی تر و حتمی بوونی جیابوونەوە. سەرکردەکانی ئەوروپاش ئاگاداری ئەم گەمەیەن و دەڵێن بەریتانیا زوو بۆ دەرەوە. لە ئێستادا هەر کەسێک ببێتە سەرۆکوەزیران دەبێت بەریتانیا لە قورسترین قۆناغی سیاسی و ئابووری ڕزگار بکە. چێ ئەمەرکە دەگرێتە ئەستۆ. پارتی کرێکارانیش بێدەنگ لەم جێژاوە دەرنەچوون. جێرمی کۆربن لەسەر لێواری لێسەنەوەی متمانە و لادانێتی لەسەر کورسی سەرۆکی ئۆپۆزیسیۆن. هەندێک لە لایەنگرانی پارتی کرێکاران دەڵێن ئەو وەکو پێویست هەوڵی نەدا بۆ بانگەشەیمانەوە. ئێستا دەبێ بڕوات. جێرمی کۆربن دەڵێت ناڕۆم و دەستی کرد بە دەرکردنی وەزیرەکانی سێبەری دژی خۆی. وەزیرەکانیش دەستیان کرد بە گردبوونەوە و واسێنانی بە کۆمەڵ. لە کاتێکدا دەنجی خەڵک سیاسیەکانی خستە جێژاوی خۆخواردن و دابەشبوونەوە هاوڵاتیان وردە وردە باگا دێنەوە چ بڕیارێکیان داوە. بەپێی ئامارەکانی گەڕانی گوگڵ لە بەریتانیا تەنها دوای بڕیاری جیابوونەوە خەڵک دەستی کرد بەگەڕان بە دوای مانای یەکێتی ئەوروپا و مانای جیابوونەوە لە یەکێتیەکە. دابەزی نرخی پاوەند واتە خراپبوونی بارودۆخی هاوڵاتیانی بەریتانیا. هەندێک دەڵێن چیمان بەخۆمان کرد و هەندێکیش دەڵێن دەبێت تەحموڵمان هەبێت. هەندێکی دیکەش پێیان وایە سیستەمی سەرمایەداری و بەجیهانی بوون و نەمانی متمانەی نخبەی سیاسی هۆکاری تونڕەوین لە بڕاردانی دیموکراسیانەی هاوڵاتیاندا. لەلایەک بەریتانیا لە یەکێتی ئەوروپا جیا دەبێتەوە و لەلایەکی دیکەشەوە ئەگەریەوە هەیە دۆناڵد ترەمپ ببێتە سەرۆکی بەهێزترین وڵات لە جیهاندا. سەرنگ حارس NRT